بەڵێ بەیانی تۆ و تەواوی بینەرانی ئێناڵتیش بارزانیاریەکەم وەک باست کرد دیارە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بڕیاری داوە سیستەمی بایۆمەتری دەنگدەران هەروەها تۆمارکردنی ناو و قەوارە سیاسیەکان و سەربەخۆکان درێژ بکرێتەوە دیارە ئەمەش لە دوای ئەوە دێت کە بڕیارە ئەم ساڵ هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام بدرێت هەرچەندە بڕیار بوو لە مانجی 6 بەڕێوە بچێت بەڵام دواتر دواخرا بۆ 10 ئۆکتۆبەر دیارە لە ئێستادا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق وادەی دۆزینەوەی ناوەکان و هەروە ئەنجامدانی بایۆمەتری بۆ ئەو کەسانی کە بەتایبەت تەمەنیان گەیشتۆتە 18 ساڵ و ئەوانەی کارتی دەنگدانیان ون کردووە وادەکەی درێژ کردەوە دیارە بەرپرسی لقی هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق عەبدوڕەزاق موشیر ئەوەی بە ئێمە ڕاگەیان کە وادەکە تا 31 درێژ کراوەتەوە واتە هاوڵاتیان دەتوانن ئەو کەسانەی بەتایبەت کە تەمەنیان گەیشتۆتە 18 ساڵ سەردانی بووکەکانی تۆماری دەنگدان بکەن بۆی بتوانن کارتی دەنگدان بۆ خۆیان دروست بکرێت بۆیان دروست بکرێت و بتوانن لە هەڵبژاردنەکانی عێراق بتوانن دەنگ بدەن دیارە بەپێی دوایین ئاماروە خۆی باسی کرد تا ئێستا لە 156 هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر کارتی دەنگدانیان وەرگرتوتەوە ئەو کارتێک کە وێنەی لەسەرە و بەو کارتە دەتوانێت لە هەڵبژاردننی داهاتووی عێراق دەنگ بدرێت دیارە لەگەڵ ئەوەشدا تا ئێستا ناوی قەوارە و ئەوانەی کە بە سەربەخۆ دەیانەوێ خۆیان هەڵبژێرن دیارە تا ئێستا ئەویش بە هەمان شێوە درێژ کراوەتەوە تا 1 ئازار ئەو کەسانی کە بیانەوێ ناوی خۆیان تۆمار بکەن هەروەها هاوپەیمانێتیەکان بۆ 10 شوبات درێژ کراوەتەوە تا 10 شوبات دەتوانن ئەو لایەنانەی کە دەیانەوێ وەکو هاوپەیمانی ناوی خۆیان تۆمار بکەن و بەشداری هەڵبژاردن بکەن دەتوانن تا 10 شوبات ناوەکان تۆمار بکەن تایبەت بە زانیاریەکانی دیکە لەسەر ئاستی پارێزگای هەولێر دەمەوێت باس لەوە بکەم کە ئەمڕۆ کاتژمێردا لە کۆلێژێکی تایبەت لە هەولێر کۆنفرانسێک ئەنجام درێت تایبەت لە ژێر ناونیشانی کلیکەکانی ئاشتی و سەرکەوتنی ئاشتی لە هەرێمی کوردستان چۆن بتوانن کاری لەسەر بکەن دیارە ئەم ورکشۆپە ئەو کۆنفرانسە لە ناوە بەشداری ژمارەیەک لە بەرپرسان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و بەتایبەت لێژنەکانی پەرلەمانی کوردستانیش بەشداری لەم کۆنفرانسە دەکەن لەلایەکی دیکە بڕیار لە کاتژمێر 11 سەرۆکی پێشووی یەکێتی تۆپی عێراق عەبدولخالق مەسعود کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجام بدات تایبەت بە هەڵبژاردنەکانی ساڵی ڕابردوو یەکێتی تۆپی عێراق کە دوای ئەو هەڵبژاردنە دیارە نیگەرانێکی زۆر لە شەقامی وەرشی دروست بوو بەهۆیەوە دیارە چەند سکاڵایەکیش لە دەرگای کاس تۆمارکران لەسەر یەکێتی تۆپی عێراق بۆیە ئەمڕۆ وردەکاری ئەو سکاڵایەنە و ئەنجامەکانی ئەو سکاڵایەنە لەو کۆنگرە ڕۆژنامەوانی لەلایەن سەرۆکی پێشووی یەکێتی تۆپی عێراق دەخرێتەوە و دوازانیاریم تایبەت بە تۆماری نوێی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی لە ماوەی 4 کاتژمێردا لە هەرێمی کوردستان 48 توشبووی نوێ بە ڤایرۆسی کۆڕۆنا تۆمار کراون لەو ژمارەیان تەنها 6یان لە شاری هەولێر بوون لە ماوەی 4 کاتژمێر هەروەها لە 24 کاتژمێردا 51 توشبوو لە سنووری پارێزگای هەولێر دوای وەرگرتنی چارەسەر گەڕاونەتەوە ماڵەوە تا ئێستا لە هەولێر بە شێوەیەکی گشتی ئەوانە هاوڵ زانیاریەکانن بەڵێ بەڵێ ئونە چۆمانی